1 ملیۆن ناونیشانی جۆرا و جۆر هەفتەیەمین پێشەنگای نێودەوڵەتی ئەولێر بۆ کتێب کرایەوە و 964 هاوبەشی میدیایی پێشەنگاکەیە. ئەم پێشەنگایە هەموو ڕۆژێک لە کاتژمێر دەی بەیانی بۆ هەشتی ئێوارە کراوەیە و تا 19 مانگ پێشوازی لە خوێنەران و ئەهلی کتێب دەکات. نزیکەی 250 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە بە 1 ملیۆن ناونیشان بەشداریان لە پێشەنگاکەدا کردووە و تیادا بەرنامەی جۆرا و جۆر و ڕۆشنبیری و کۆنسێرت و ئێوارە شعر و پانێڵ و سیمینار پێشکەش دەکرێن. هاوشێوەی ساڵانی ڕابردوو 964 ستەیجی تایبەت بەخۆی هەیە و ڕووماڵێکی بەرفراوانی کارەکانی پێشەنگاکە دەکات. هەرەوەشنا نێردراوی 964 بەردەوام لێرەیە و پرسیار ئاراستەی میوانان دەکات، بۆیە کە ڕێت کەوتە ئێرە بچۆ لای و وەڵامی پرسیارێک بدەرەوە و بەخەڵاتەوە بگەڕێەوە ماڵەوە. جارێکی دیکە سوپای عێراق بۆ دەستگیرکردنی ژمارەیەک جوتیار و دەست بەسەراگرتنی تراکتۆرەکانیان گەیشتنا گوندی شەناغە. جوتیارانیش گرتبوونەوە و دەڵێن ڕاددەستیان ناکەین. کێشەی و جوتیارانە کۆنە، بەڵام لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوباتی ئەم ساڵەوە بڕیاردرا تا ڕێگەپێدانیان بۆ دەرنەچێت کار لە زەویەکانیاندا نەکەن، بەڵام وا 2 مانگە وەڵامیان نەدراوەتەوە، بۆیە ئەوان شەوانە دەچن بە دزیەوە زەویەکانیان دەکێڵن. شەوی ڕابردوو لە کاتی زەوی کێڵان سوپای عێراق بەسەریاندا دەدات و 8 تراکتۆر دەست بەسەر دەکات، بەڵام تەنیا 3 تراکتۆر دەبن. ئەمڕۆ سوپا چووە دەستی بەسەر تراکتۆرەکاندا بگرێت، بەڵام جوتیاران ڕێگریان لێیان کردووە. 964 لە سەرچاوەیەکەوە زانیوێتی هەردوولان نەرمیان نواندووە و دواتر سوپا کشاوەتەوە و بڕیاری دەست بەسەراگرتنی تراکتۆرەکانیش هەڵوەشاوەتەوە. وەک دەڵێن کورد لە تنگانەدا تاقی بکەرەوە. ئەوە تا 5 ڕۆژە مامۆستا ئاڤێستای تەمەن 27 ساڵان لە ڕووباری تەنگاتووری سنووری بارزان خنکاوە، بەڵام بە درێژایی ئەو ڕۆژانە خەڵکی ناوچەکە وەک نەریتێکی کوردەواری بۆ بەتەنگەوە هاتنی لێ قەوماوان هەموو ژەمێ خواردنی ئەو کەسانە ئامادە دەکەن کە بۆ سۆراغی تەرمی مامۆستا ئاڤێستا لەوێن. زایر عەزیز کە خەڵکی سنوورەکەیە خۆبەخشانە ئەرکی سەرپەرشتیکردنی خواردنەکەی گرتووەتە ئەستۆ. ئەو بە 964 وت تەنیا ئەمڕۆ خواردنی 300 کەسمان ئامادە کردووە. خواردنەکەش لەلایەن خەڵکی سنوورەکەەوە ئامادە دەکرێت. ئێمەش بەرنامەیەکمان داناوە بە پێی ئەوە ژەمەکان ڕێک دەخەین و خواردن بەسەر خانەوادە و کەسوکاری خنکاوەکە و میوانان و تیمەکانی بەرگری شارستانیدا دابەش دەکەین. ئەو دەڵێت خەڵکی سنوورەکە یارمەتیدان و دەستگیرۆی وەک ئەرک دەبینن. ئێستاش کە خێزانی مامۆستا ئاڤێستا لە سنوورەکە لیان قەوماوە ئەرکە لەسەرمان خزمەتیان بکەین. مامۆستا ئاڤێستا 5 ڕۆژە خنکاوە و تیمەکانی بەرگری شارستانیش بە 120 کارمەند سەرقاڵی گەڕانن بۆ دۆزیرەوەی. ئەگەر هیچ شتێک نەگۆڕێت ڕێک 7 مانگ و 2 ڕۆژی تر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە دەچێت. ماوەیەکی باش بوو پرسیار دەکرا دەبێت کەی کاتی هەڵبژاردن بێت. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کۆبوونەوەی خۆیدا بڕیاریدا ڕۆژی 11 وەک ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمان دیاری بکات. ئاخیر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە کرا دەی 2021 بوو. ئەو خولات 4 ساڵەکەی خۆی تەواو کرد و ئەم ساڵ دەکرێتەوە. کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران جیاواز بوو، جگەلەوەی ئەم بڕیارە گرنگەی تیادادرا کاتەکەشی تایبەت بوو، چونکە ئەم کۆبوونەوەیە هاوکات بوو لەگەڵ ڕۆژی کەوتنی ڕژێمی بەعس لە ساڵی 2003. شاد